یەکێک لەو کێشانەی کە هەیە لە کۆمەلگای کوردیە بەفیڕۆدانی ئاوە. اینجا بەفیڕۆدانی ئاوە کرێت لە زۆر ڕووەوە بێت، بەڵام یەکێک لەو ڕوانەی کە زۆر زەقە لە کۆمەلگاکە ئەوەیە کە کاتێک ئاوی ڕێسیەتەوە سەیرەکەی تەوافی تەنکیەکان مەزبوط نین یان کێشەی تایە ئاوەکە ناگیرێتەوە، بۆیە بە بەردەوامی ئەم ئاوە سەر ڕێژەکە لەسەر ئەم تەنکیانە تا ئەو چەند سەعاتی کە کاربە ئاوی ڕێسی هەیە و ئاوێکی زۆر بەفیڕۆچێ لەم بینە. ئەمە یەکێکە لەو کێشانەی کە زۆر بۆتە هۆیەوەی کە ئاوی ماڵان بەفیڕۆ بچێت، ئاوی ڕێسی ئەو ئاوە پاکی کە یەتەوە بەفیڕۆ بچێ و خەسار ببێت. ئەو ڕێگانەی کە چارەسەرن بۆ ئەمە زۆر ئاسانە، یعنی هەموو کەمان نتوانین هەموو کەسێک دەتوانێت کە تەوافێکی مەزبوط دابنێت یاخود چێک کا بزانێت تەوافەکەی مەزبوطە، ئیشەکە ئیش ناکە و دڵنیابێتە لەوەی کە بە بەردەوامی ئاگای لێ بێت و ئەگەر پێویست بە گۆڕیم کات تەوافێکی تازەی بۆ دابنێت و دڵنیام لەوەی کە ئەمە هەنگاوێک نییە بۆ ئێمە بیر لەوە بکەینەوە ئەمە شتێکی زۆر قورسە یان ناتوانین بیکەین. دڵنیام هەمومان وەکو تاک ئەتوانین ئەم هەنگاوە بچووکە بکەین و کاریگەریەکی گەورەی هەبێت لەسەر بەفیڕۆنەدانی ئاو.